دووبارە سڵاو سۆزانخان لەو شوێنە وەستای نوتم یەکەم تۆڵی زمانێکی شیاوە بۆوانەی ئامادەنین بێنە سەر مێزی گفتوگۆ ئۆپۆزیسیۆن هاتە سەر مێزی گفتوگۆ وازم قەت شڕەتیان نەکردێتەوە بۆ مێزی گفتوگۆ دووەمیان تۆڵی بووە بۆ زمانە پیان بوتێت بووی بزانێ ئەوە تۆلی شوێدا و ئەوان لە شوێیان ئەمە شانازیکردن نییە بۆی تۆ زۆرینی تۆ حکومەتە بەدەسەوەی ئەگەرەمە پێچەوانە بۆ لە هەڵژارنی داهاتوە سێمیشان تۆڵێوان داوای دەستگیرکردنی تاوانبارانی حەوی شواتەکەن بەڵام ئێمە لەگە دەستگیرکردنی تاوی تاوانبارەکانین ئێ باش ئێستا بۆ نمونەوە ئیبراهیمی کاکاحە دەستگیر کراوە و دادگای یەکرێت لەسەرەوەی هانی تونند و تیژی داوە بۆ نمونە بەڵام یەک کەس داوانەی ئۆپۆزیسیۆن داوایەکەوە بە تاوانبارە نەزانێت لە حەوی شواتە نەدەستگیر کراوە نەچوونەتە بەردەم دادگا جارێ لە پێشا من حەزەکەم یەکش هەیە پێت بڵم ئەم بارگرژیە لە کێکەوە دەستی پێکرد بە ئێمە تۆزێک لەگەڵ یەکتریا بەڕاشکاوانە بازیکەین هیچ مناسبەتێک نەبوو هیچ شتێک نەبوو لە 29 یەکە بەیاننامەیەک لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە و بە تایبەتی لە گۆڕانە تەقدیم کرا حکومەت هەڵبووەشێتەوە پەرلەمان هەڵبووەشێتەوە حکومەتی ئینتیقالی بێلایەن دابنرێ بۆ ئامادەسازی بۆ یعنی هیچ شتێک نەبوو بوو لە ئارایە کە پێویست بەوە بکە لەو تەوقیتەیە تۆ ئەم بەیاننامەیە دەرکەی ئەوە بوو ئیتر خۆتان زۆر باشە زانن ئەحداسەکانی دوای ئەو وڵامدانەوەی من نازانم ئەوە مەبەستم لە چییە کام بەیانەیە کە مەبەستێتی بەڵام یا ئەوە تا ئێمە مەبدەئی سیستمی مەبدە و سیستمی زۆرینە و کەمینە پەیڕۆ بکەین و کەمینە قبوڵی ئەوە بکاکەی کە زۆرینە حکومەتی زۆرینە بوو حکومەتیشی بەدەستە بێت و دەسەڵاتیشی بەدەستە بێت و ئەو معارەزەیەکی پەرلەمانی ئەبێت نەک معارەزەیەکی سیاسی معارەزەیەکی پەرلەمانی ئەبێت و ئەو ساتۆدا ئەنیشی ئیتیفاقەکەی لەسەر کۆمەڵێک ئوسوس کە بەداخەوە من ئێستش ئەیڵێم پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەبوایە یەکەم کار بواە کە پەرلەمان بیکردایە بۆ ئەوەی هەر کەسە کاری خۆی بزانێ بەڵام پێم بڵێ کام بەیانەیان نەفەسێکی زۆر بە خۆ بەشت زانینی تایە ئەوەی هەردوو حیزبەکە بڵاویان کردەوە لە ڕەدی ئەوەیە یا ئەوەی کە تۆ حیزبێک کە لە ناو پەرلەمانە مەقاعدی هەبێ یەکەم حیزبی معارەزە بێ لە ژمارەیە 25 کورسیت هەبێت چ پێویستێ بەوەیە تۆ ئەبەم شێوەیە بەیانێک دەرکەی داوای هەڵوەشانەوەی هەموو ئەو دام و دەستگانە بکەی کە بە هەڵبژاردن خەڵک دەنگی بۆ یاون کە تۆ خۆت قبوڵی ئەنجامی هەڵبژاردنەکە و کردووە و هاتوویتە ناو هۆڵی پەرلەمانەوە لە ئەنجامی ئەو ئەنجامی هەڵبژاردنەیە چی پێویستیە کرد لە وەختەیە سەبارەت بە ئەوانەی من لەگەڵ تام ئێستش ئەیڵێم یعنی نابێ بە دوو پێوانە دائیمە کێشەی ئێمە لە وڵاتەیە ئەوەیە دوو پێوانە هەیە بۆ شتەکان بەرامبەری ئەوەی کە تۆ ئەوانەی کە تەقەیان کردووە و بەرامبەر ئەوانەی کە محەڕز بوون یا ئیتر خۆ ئێستا لژنەیەکی بێلایەنی نێودەوڵەتیش بێنی هەموو شتەکانی بخەیتە بەردەست ئەبێ گوێی لێ بگری بزانی ئەو ئەڵێکی لە ئەنجامی ئەم تحقیقەیە گەیشتوونەتە چی تحریز هەبووە بڵێ تحریز هەبووە تەقەکردن هەبووە بڵێ تەقەکردن هەبووە بە هەردوو لە ئەوەی هەیە ئەوەی کە تحریزی کردووە ئەوەی تەقەی کردووە هەردووکیان وەکو یەک بە سەروەری بگەڕێنینەوە بۆ یاسا بەڵام شتەکە بوو بە منافەسەیەکی سیاسی اینجا ئێستا ئەوڵێ من نایدەمەوە ئەوڵێ من قبوڵم نییە لە بەردەم مەحاکمی سلەیمانیە حازر بێ ئەوڵێ یعنی بەڕاستی حاڵەتێکە من بەداخەوە ئێڵێم خەریکە بەهانە هێڵن بۆ ئەو مەحاکمەی کە بەڵام ئێوە حکومەت لە لای لیسی زۆرینەیە لای ئێوەیە ئەوە لەم دوو ساڵی کێتەوە پارتی خۆی حکومەت وەرەگرێتەوە باش ینی ئەگەر ئێوە تەنوێ یاسا سەرۆر ینی چی پارتی باوەڕی بە دادگاکانی سلێمانی نیە ئەوە مەشخەرە وڵاتەی و هەرێک حکومەتەوە وەرێک من ئەوە ئەبێ خۆیان دادگاکان خۆیان وەڵام بن و من هینی ئەوان نیم محامی ئەوان نیم بەڵام ئێمە ئەگەر ئەومان هەبێت بەڕاستی دەسەڵات بین مەفروزە بە یەک چاوسەیری هەموو دادگاکان بکەین چونکە ئەوە خۆشی دەسەڵاتێکی زۆر جیاوازە ئێمە کە ئەڵێم دەسەڵات بین یعنی ئێمە وەکو لیستی زۆرینە وەکو لیستی دەسەڵات وەکو ئەو دوو حیزبەی کە ئەو زۆرینەیەشیان هێناوە مەفروز نییە بەو دوو پێوانەیە سەیری شوێنەکان بکەن و ناوچەکان بکەن بەڵێ
دادگاکان لە هەرێمی کوردستانە دادگای سربەخۆن بە پێی یاسا سربەخۆ کراون دەسەڵاتی دادوەری لە لای ئێمە سربەخۆیە بەڵام ئەگەر تۆ بیتە سەر ئەوەی بڵێ پێوەرەکانی بوون بە دادوەر چییە ئێستا پێ دەڵێ محکەمە بڵێن وەزارەت ئەوەی کە من ئەیزانم ساڵانە ئیمتیحانی کۆمەڵێک خەڵک ئەکات بۆچی تۆ بێ بە دوو چاوسەی تا چەند دەستی سیاسی لەناو دادگاکانە هەیە بە بڕۆی تۆ من ناتوانم ئەو ئیتیهامەیان بکەم من ناتوانم ئەو ئیتیهامە هەیەیان نییە من ناتوانم بە هیچ نەوعی لەسەر ئەو مەسلەیە بڵێم وڵا هەیە یاخود نییە بێگومان یعنی بەداخەوە من ئەیڵێم سیاست کارێکی وای کردووە لە مناڵە بچووکەکەەوە قسەی تیاکاتە تاک و گەورەترین کەس و سیاستیش لە وڵاتی ئێمەیە بە جۆرێکی وای لێ هاتووە کە خۆی خزانۆتە هەموو شوێنێکەوە بەداخەوە ئێڵێم من یعنی قەیچێکە ئەگەر ئێمە تووزی سەریح بین لەگەڵ خۆمانە ئەم سیستمەی کە هەمانە ئەمەی کە هەمانە پێویستی بە پێداچوونەوەیەکی زۆر تەواو هەیە پێویستی بەوەیە شتەکان وەکو خۆی ناو بنین باسیکەین بڵێن ئەمە خەلەلمانە وتومانە ئێمە لە لاودستی کوردستانیە باسی کە کاتێ بانگەشەی هەڵبژاردنمان کردووە زۆر بە سەریحی باسی ئەوخە کە ئێمە بڵێنمان ناوە بە خەڵک ئەم شتانە بکەین دیارە بینیمانە بە چای خۆمان ئەو خەلەلانە سۆزان تۆ لە جوابەکەت وتە گۆڕان بەبێ مناسبە ئەو بەیاننامەیان دەرکردو بەڵام مناسبەکە چی بوو مناسبەکە ئەو بوو کە قەرانێکی سیاسی لە وڵاتە هەیە لە 29 2010 لە سەرەتای دەستپێکردنی خولی سێمی پەرلەمانەوە و پێش ئەوەش لە ساڵی 91ەوە کە ڕاپەڕین کراوە خەرانێکی سیاسی لە وڵاتە هەیە ئەویان وانە بەڵێ دووەم تۆڵی معارەزە پێویستە بزانێ کەمینەیەکی پەرلەمانین و معارەزەی پەرلەمانی بن نەک معارەزێکی سیاسی بن پاش بەڵامیسا ئێمە خۆمان باسمان لەوە کرد وتمان کە پەرلەمان حەڤە خاڵی دەرکرد و حیزبەکان جێبەجیان نەکردووە وانە کەواتە حیزبە سیاسیەکان کەواتە سیاست هەیبەتی بۆ تەشریع بەدەسەڵاتی تەشریعی نێشتۆ کەواتە زۆرینی پەرلەمانی نییە حکومەکە حیزبە سیاسەکانن کە حکومەکە کەواتەش مافی خۆیەتی کە معارەزێکی سیاسی بێ لە ڕێگەی کێوە حیزبە سیاسیەکان حکومەکەن لە ڕێگەی ئەندامەکانیانەوە خۆی وایە لە هەموو دنیا بەڵام بەس خوا بۆسە بە ئەوەی با لە یەکتری تێ بکەین هەموو حیزبێکی سیاسی لە هەر کوێیەکی دنیا هەیە دوو سێشیەوە هەیە فگورە سەرەکیەکانی ئەو حیزبە لە سکرتێریەوە لە جێگریەوە لە ئەندامانی مەکتەبی سیاسیەوە خۆیان کاتێکە کە زۆرینە ئەهێنن خۆیان دەچنە ناو ئەو دام و دەستگایەوە کە خۆیان لە ناو لیستەکەی ئەبن هەشە وانە بەعکسەوەیە خۆیان لە دەرەوە ئەبن و ئەندامەکانیان ئەنێرنە ناو پەرلەمان لەکوێی دنیاە هەبووە حیزبی سیاسی بەو شێوەی کە جەنابەت دەیڵێ خۆی لە دەرەوە خۆی بە دوور بگرێت و بڵێ وەڵام من زۆری نەشم هێناوە بەڵام من تەداخلی کێشەمان لەوان نییە خۆی بە دوور بگرێ کێشەمان لەوایە کە بۆ نمونە تەداخلی بامن تۆ بە ڕاشکاوی قسە باشە من لە تۆ پرسم تۆ سەرۆکی فراکسیۆنێکی زۆرینەیت لەناو پەرلەمانی کوردستانە ڕاشکاوانە وەڵام من بەرەوە دەسەڵاتی مەکتەبی سیاسی حیزبەکەی تۆ زیاترەیە پەرلەمان بێگومان بۆ حاڵەتەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە مەکتەبی سیاسیەکەم چکە کەواتە ئۆپۆزیسیۆنیش ڕەنگە مافی خۆی بێکە ئۆپۆزیسیۆنێکی سیاسی بێ لەگەڵەوەی کە ئەوان زۆر جار قسە لەسەرواکەن کە هەیبەت بۆ پەرلەمان بژێڕنەوە و باڵاترین مەرجع بێت و دەتوانرێت ئەوە بکرێ ئەوە ئەوان ئەوەیان بکردایە وەنیە ئەگەر ئەوان هەڵگری ئەو دروشمن دەبواە ئەوان بیان کردایە بەڵام بەس ئەوان کەمینن لە پەرلەمانە بەچی بیکەن ینی نە حکوومەتیان لە دەسایانە دەسەڵاتی جێبەجێکردنیان هەیە ئەگەر هاتو سەیریکە ئەگەر هاتوو پەرلەمانتارێکی یعنی معارەزەیەکی پەرلەمانی بوونایە بەو شێوەیە کە خۆیان باسییانە کرد لە سەرتاوە دەبواە لە جیاتی ئەوەی کە تۆ ئەم هەموو پرۆژە بارانەی پەرلەمان بکەیت بەتەس بتەوێت بە زۆرینە بڵێ من یاساکان بەو شێوەیە ئەبێت تۆش ڕازیبی بەو شێوەیە تەسەوراتم بۆ چاکردنی یاساکان هەیە یا من پێم باشە ئەو یاسایانە دەبواە ئەوان ڕقیبێکی باش بوونایە ڕقیب بوونایە زیاتر هەوڵی ڕقابەیان باە کە ئەوان ڕقیب بوون بێگومان نەفەسێکی کە ئەکەوتە ناو پەرلەمانەوە بەڵام من پێت ئەڵێم یعنی جارێ پەرلەمان مەشغوڵ بوو بەوەی 65 یاسا لە یەک خولا خوێنرایەوە
65 یاسا لیژنەکانی پەرلەمان مەجای سەرقورانیان نەبوو مەجاری بە دوواداچوونیان نەبوو یعنی لە کاری پەرلەمانتاری دەرچوو بوو لە کاری پەرلەمانی دەرچوو بوو ئەم حاڵەتە ئەمە یەک دوو من براوەی هەڵبژاردنم ئەم چەند ساڵێکە هەیە حکومڕانی بەو شێوەیە ئەەکەم کە خۆم بانگەشەم بۆ کردووە بەو شێوەی کە من خۆم تەسەوریەکەم تۆش معارەزەم بکە لەو خاڵانەیە لەکوێ خراپە بڵێ بیکە بە هەڵا بڵێ من تۆ زۆر خراپە کردووە تۆ باشن نەکردووە لە کاتی هەڵبژاردنەکانە ئەو کارە خراپانەی کە من کردومە بیکە بە داردەستی خۆت و بۆی زۆری نەبێنیت و خەڵک زیاتر دەنگە پێبات بەڵام کاتێک کە حکومت کارێکی باش بکات خێرە تۆ بڵێ وەڵا خراپە یەک نمونەی زۆر بچکۆلە بۆ هێنمەوە هەتا ئێستا هیچ دەوڵەتێکی ئۆپیک عقودی نەوتی خۆی بڵاو نەکردوێتەوە ئێمە لە هەرێمی کوردستانە بڕۆ لەسەر سایتی حکومەت و وەزارەتی سامانە سروشتیەکان و درایشە پەرلەمان بەڵام سۆزان خان لەو مەسەلەی کە تۆ باسیەکەیت یەک تۆز بوەستین لەسەری مەسەلەی عەقدە نەوتیەکان ڕاستە بەشێکی ئاشکراکراوە سەرۆکی حکومەت دەوازم خۆشی ئاشکرای کرد بەڵێ وانە بەڵام تا ئێستا تۆ کە سەرۆکی فراکسیۆنی زۆری نەشی لە پەرلەمانە حکومەتتان پێکێناوە و بە منیشەوە کە هاوڵاتێکی ئاساییم لە وڵاتەیە نازانین پارەی شیرینی گرێبەستەنەوتیەکان لەکوێیە چەنە چی لێ هاوە بۆچی خەرج کرا هەتا ئێستا ئەوە بۆ تەکێشەیەک لە نێوان ئەمە شەفافێتی ئەمە لە شوێن سەریکە لە نێوان کابینەی پێشوو کە ئەم کابینەیە ئەمە کێشەیەک بوو بەڕاستی کە دەبواە بنەوعێکی تر چارەسەرکرایە جارێ حەزەکەم زانی خۆی وەزیر هاتوتی ئەوەندە پارەمان هەیە باشە دوای ئەوە پارەکە لەکوێیە پارەکە لە خارجە ئەوە بوو زەختێکی زۆر کرا ئێستەحساب کراوەتەوە بەحساب وەزیریش ئەو ڕۆژە وەزیری دارایی باسی کرد وتی حسابی ئەوان جیاوازە بە حسابێکیان هەیە بە دیناریش و بە دۆلاریش بەڵام هەتا ئێستا بۆ خەرج نەکراوە ئەبێ لە لژنەی اقتصادی باڵا بپرسرێت بە پێی یاساکە بەڵام آخر چێلی بپرسێت تۆ نوێنەری منی لە پەرلەمانە ئەخردەتو بۆ لێ ناپرسی باش چەندین جار باسمان کردووە هەیە جەتۆ سریکە تێنەگەیشتنێک هەیە لەم مەسەلەیە هەیە ئیعلان کراوە وتراوە ئەم شەریکەیە یەک بۆ هەرێمی کوردستان نەوت دەرەهێنێ باشە وە قەراری یاوە ڕێگەیەک باسی کۆریەکانەکەم بۆ نمونە قەراری یاوە بایی ئەوەنگە ملیار دینار ڕێگەیەکی استراتیجی دروست بکە هایوەی لەو سەری زاخۆ هەتاین هەتا ئێستا شەریکە کۆریەکە دەستی نەکردووە بە ئیش کە تۆ ئەم ئیعلانە کرد دوای ئەو توێتی من بە پارە نادەمێ من بە پارە نادەمێ من شیرینیەکە بە پرۆژە ئەدەمێ بەم پرۆژەیە ئەدەمێ کە تۆ ئیعلانێ کرد متەلەقی گوێگر وا تەسەورەکە پارەکەشی وەرگرتووە خوراویش هێشتا مەشروعەکە دەستی پێ نەکردووە وەرنەگیراوە باشە هێشتا ماوە کە کۆریەکان هاتن دەستیان کرد چونکە مەراحلی ئیستیکشاف لە پێشا دەست پێەکە ئەو منطقی ئەیان نەنێ استیکشافیەکەن سیریەکەن بزانن چەندێک نەوتی تایە تەقدیریەکەن بە پێی یاساکە دراسەیەکی موقعەکە پێشکەشی حکومەتی هەرێمی کوردستانی شەکەن بۆی بزانن ئەو هینەی توانایە و ئەو قودرەیە لەناو ئەو بیرەیە هەیە چەنە باشە منیش لەگەڵ تۆیا پرسیارەکەم ئەڵێم بێ لەو پارەیە باس لە مەجموعە پارەیە کراوە هی عقودە کۆنەکان وایە هی ئەو عقودە کۆنانە وەزیری سامانە سروشتیەکان هاتووە پرسیارمان لێ کردووە وتوێتی ئەوە لە حسابی ئەو باقی لە دەرەوەیە دوایی هەرایەکی گەورەمان کردووە هەتا وەکو ئەو پارەیە حسابێکی بۆ بکرێتەوە لە ناو هەرێمی کوردستانە لە دوای ئەوەوە ئەبێ و داواشمان کردووە کەوا حکومەت ئەگەر هات و لیستی پرۆژەی پێکردینی استراتیجی پێشکەشی پەرلەمانی بکە دیارە حکومەتە تا ئێستا لیستی پرۆژەی استراتیجی پێ نەکردووە بەڵام حکومەت لە ساڵ پارە وەکو بودجەیەکی تەکمیلی مەبلەغێکی ناردووە بۆ خراوەتە سەر پەرەپێدانی پارێزگاکان ئەوەی دیارە باشە سۆزان خانیسا تۆڵی ئەم پارەیە بە پارەی وەرنەگیراوە وانە بەعزێکی من نازانم من سێریکە ئەوەی من باش ئێوە وەزیری سامانە سروشتەکانتان بانگ نەکردە پەرلەمان بەڵێ ئەی لێتان نەپرسی با
ئەوە وڵامیاوەتەوە هەنگێکی بە مەشاریع تەقدیمیەکە کۆمپانیاکان ئەگەر ئەمە قسەی وەزیری سامانە سروشتیەکان بێت ئەی باشە ینی چی سەرۆکی حکوومەت لە چاپێککەوتنی تەلەڤیزیۆنی ئەڵێ بەڵێ من ئاگام لێ ئەو پارەیە هەیە و محفوظە ئەی خۆشی کەوا ئەڵێ دەستکاری نەکراوە دیارە بۆچی هەتا ئێستا دەستکاری نەکراوە دیارە یعنی کە سەرۆکی حکوومەت کە خۆی سەرۆکی لیژنەی اقتصادیە ئەوەی کە سەرۆکی لیژنەی نەوت و غازی پێ ئەڵێن کە سەرۆکی حکوومەتە جێگرەکەیەتی وەزیری پلاندانانە ئاخر یعنی کە وەزیری داراییە وەزیری سامانە سروشتەکانە 5 کەسن کە ئەو خۆی بڵێ وەڵا پارەکە محفوظە وەکو خۆیەتی بۆ بڵێن بۆچی دامان ناوە بە محفوظی مەسەلا بۆ نمونە باسی کەنەوە بۆ خەڵکی باس بکەن بۆ ئەوەی بەڕاستی بە خەڵک تێبگا ئیتر لێرەوە خەڵک تێبگا لەوەی کە ئێمە هەتا ئێستا ناتوانین دەستکاری ئەو پارانە بکەین هەتا یاسای نەوت و غازی عێراق دەربچێ لەسەر ئەو نوسخەیە کە ئیتیفاق کراوە کە یاسای نەوت و غازی عێراق دەرچوو مافی خۆتە ئەو بۆ نەسانەی کە وەری ئەگری ئەو شیرینیانەی خۆت کە وەریەگریت وەکو هەرێمی کوردستان بیکەی بە مەشاریع و سوودی لێ وەرگری بەڵام ئێستا دەستی بۆ بەری عێراق پارەکەت لێ ئەبرێتەوە لە بودجەکە بە هەموو ناوعێک ئەمە ئەبێ خەڵک تێبگات هەتا یاسای نەوت و غازی عێراق دەرنەچێت ئەم کێشەی نەوت و غازە چارەسەر ناکرێ کەی ئەوان دەرچوو هەر کەس ئەزانێ مالە هو مەعەلەیهی ئەنێمە واز لۆ پارەی بینینەوە بانقانە نایسە هاتۆتە ئێرە هاتۆتۆ ئێرە ئەڵێن هاتۆتۆ ئێرە ئەڵێن هاتۆتۆ ئێرە وەزیری دارایی وایوت وەزیری دارایی لە پێش تەواوبوونی خولەکە لە پەرلەمانی کوردستان کە جارێکی تر پرسیاری ئاڕاستە کرایەوە لەسەر ئەو بابەتە وتی بەڵێ 2 حسابیان کردوتەوە لە لای ئێمە وەزارەتی دارایی حسابێکیان بە دۆلارە حسابێکیان بە دینارە بەڵام چەنیتیایە نازانرێ بۆچی چەنیتیایە نازانرێ لەبەر ئەوەی ئەمە عایدی داخڵی بودجە نەکراوە ئەمە حسابێکی جیاوازە و سەبەبەکانیشی کە ئەوەیە کە داخڵی بودجە ناکرێت لەبەر ئەوەی ڕێک عێراق ئەو بڕەپارەیە و لێ ئەبڕێتەوە بە هیچ نەوعی ناتوانانی تۆ لێرە سوودی لێ وەرگری بۆ هیچ مەشروعێک بۆ هیچ شتێک ناتوانانی سوودی لێ وەربگری لەبەر ئەوە محفوظە و دانراوە و دەستکاری ناکەنە تا بزانین عێراق چی لێ بەسەر زۆر باش سۆزان خان لە دەست لە کارکێشانەوەی حاکم ڕزگار و دکتۆر ڕەفیق سابیرە بشێکی ئەو تاوانە خڕای ئەستۆی تۆ وەکو سەرۆکی فراکسیۆنی کوردستانی و بەشێک لە پەرلەمانتارانیش ئەڵێن ڕۆڵی ئەوی تیا بووە بۆ تۆ تاوان بارەکرەیەوە یا بۆ ئەو دوو پەرلەمانتارە دەستیان لە کارکێشایەوە وڵی من بەداخەوە ئێڵێم یعنی زۆر ئاسانە خەڵک تاوە بار بکە بەبێ ئەوەی فعلا شتەکەوا بێ یعنی ئاسانە قەیچێکە من تۆمەتە بەخشمەوە بەرتۆکێ بەریەکێکی ترەکەوێ ئیتر تۆ بێتاوان بیە ڕمووی موی من قسەکەم کردووە و خەڵکەکە وا تێگەیشتووە من بەداخەوە ئێڵم یعنی من بەڕاستی کەسە ئێستش من لەگەڵ ئەو برادرانەیە قسەم هەیە تەلەفۆنم هەیە بگرە احتیمالە لە زۆر برادری تریشکە منیان ئیتیام کردو زیاتر بیان بینم و بەڕاستیش هەوڵی زۆر جدی ماوە بە ئەوی چکە بەڕاستی کاک حاکم ڕزگار حەزەکە بگەڕێتەوە بۆ محکەمەی تەمیز یعنی ئەوە یەکێکە لە خواستەکانی خۆی زۆریش هەوڵی جدی ماوە بۆ ئەوەی ئەو بەڕێزە کارەکەی تەواو بکرێت لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە ئیمزاکەی بۆ بکرێ بگەڕێتەوە بۆ مەرسومی بۆ دەرچە بکەڕێتەوە بۆ محکەمەی تەمیز کەسێکی ناسکی کەسێکی بتوانای وەکو حاکم ڕزگار شەرەف بۆ من کە کارم لەگەڵا کردووە چەند وەخت دکتۆر ڕەفیق سابریش عینەن شت و پێم وانییە و هاوڕێکانم لە ناو فراکسیۆنی کوردستانیە ئەوان دەتوانن شایەتیم بۆ بن کە ئایا ئەوان لە من یعنی من بوومەتە سەبەبی ئەوەی کە ئەوان دەست لە کارکێشنەوە یاننا بەڵام بەڕاستی ئاسانە من شتێک خەتایەکی خۆم بم بەسەر شانی توێ باشە بەڵام ئەو دوو پەرلەمانتارە بۆ دەستیان لە کارکێشایەوە بەداخەوە ئێڵێم یعنی کاک حاکم ڕزگار متەئەسیر بوو زۆر لە هەڵسو کەوتێکی سەرۆکی پەرلەمان لەگەڵ یا لە کاتی جەلسەیەەکە
یعنی وە لە نامەکەشیان نووسی بوو لە دواییە ئەو کابرای ئەوەندە گەورەیە ئەوەندە بەڕێزە یعنی تەنانەت دقی نامەکەشی گۆڕیهی دەست لە کارکێشانەوەکە یعنی خۆی متەئەسیر بوو لەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان تۆزێ بەڕقی مامەڵی لەگەڵا کرا هەستی کرد یعنی بەڕاستی گوناح بوو کەسێکی وەکو کاک حاکم ڕزگار بەو شێوەیە مامەڵی لەگەڵا بکرێت بەداخەوە یعنی ئیتر بەڵام ئەوەندە بەڕێز بوو ئەوەندە گەورەیە لە لای من کە خۆی ڕێک دقی دەست لە کارکێشانەکەشی گۆڕی تۆ ئەو هەڵسو کەوتە وەکو بیرخستنەوەیەک بە سەرۆکی پەرلەمانە نەوتکە هەڵسو کەوت خۆی بگۆڕێ لەگە پەرلەمانتارانە چەند جار وتومانە ئێمە یەک فراکسیۆن بووین یعنی گلەیشمان لە یەکتری کردووە زۆریش ئاساییە ئەو گلەی لە من کردبێ من گلەیم لەو کردبێ سەرۆکی فراکس سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆکی پەرلەمان زۆریش ئاساییە یعنی بەڵام ئیتر من پێ دەڵێم ئەو حاڵەتە سیاسیەی تەنگەژە سیاسی کە هەیە باوەڕ هەبێ وای لە هەمووان کردووە جۆرێک لە کۆنتترۆڵت نەماوە بەسەر زۆر شتە ینی پێویست ناکاوا بێت پێویستەکە ئێمە هەمومان عسابی خۆمان سارد بکەینەوە و دابنیشین بکەوینە خزمەتی ئەم وڵاتە و خزمەتی هاوڵاتیانی ئەم وڵاتە سۆزان خان لە پێم وابێ لە خولی پێشوە بوو وێنێکی تۆ بڵاو بووە لە جەلسەیەکی پەرلەمانە دەنیشتی وێنای کێشیت ئەمە ماوەیەک هەرایەکی زۆری نایەوە کردیان بە هەرا بەڵام ئاخر بەڕاستی شتەکە جێ سەرنجە ینی هاوڵاتیەک متمانی بە تۆیەوە تۆی ناردۆتە پەرلەمان تۆ لە باتیەوەی ئاگات لە مەشروعی قەرارەکان بێ و مناقەشە بکەیت و دیفاع لە مافی خەڵک پێی دابنیشی وێنە بکێشی ئەجێتەوە من بۆت بگەڕمەوە طبعاً ئەوە چ جەلسەیەک بوو درۆیەکی شاغارە ئەگەر بڵێن جەلسەی مناقەشەی بودجە بوو درۆیەکی زۆر شاخدارە تاوە بیرمە چکە من هەرچی شتێکیش ڕسمەکەم هەڵیەگرم حەزەکەم بزانی لە کۆتاییەکانی خولی دووەمە اقتراحێک پێشکەش کرا هەتاوەکو مەوعیدی هەڵبژاردنیە دەبوایە سەرۆکی پەرلەمان داوای کرد کە خولەکە درێژ بکەینەوە ماوەی خولەکە درێژ بکەینەوە ئەوە داوایەکی ڕەوا بوو بۆچی ئێمە سەرۆکی پەرلەمان نامەی نووسی بوو چ بۆ ئەنجومەنی وەزیران چ بۆ سەرۆکایەتی هەرێم کە 95 هەڵبژاردن بکرێت ئەوە بوو نەکرا لە 95 نەتوانرا ئەو تاریخەدا بنرێ کە کەوتە 25 حوتەوە بۆ ئەوەی فراغی یاسایی دروست نەبێ پێویست بوو ئەو ماوەیە درێژکرێتەوە جەلسەکە جەلسێکی زۆر ئاسایی بوو یعنی هەر کەسێ هەڵستا دەستخۆشیتان لێکەین بۆ درێژکردنەوە یەکێکی تر هەڵستایی و من دژی درێژکردنەوە کاکە تی ئەگەیانن سەرۆکی پەرلەمان کاک عەدنان ئەیوو کاکە گیان ناکرێ ئەم خولە درێژ نەکەینەوە لەبەر ئەوەی فەراغی قانونی دروستە بێت ئەگەر تۆ ئێستا بڕیار بن جەلسەکە یاخود بڕیار بن خولەکە درێژ نەکرێتەوە فەراغی قانونی دروستە بێت کێ ئەم ڕۆژی هەڵبژاردنەکە دیاری ئەکا غێرە بێ پەرلەمان دیاری بکە ئێوە ئەبێت وانە بوویترەوە نییە هەر کەسە قسەیە کرد منیش زۆر ئاعتیادی من کەسێکم ئەگەر حرەکەتێک نەکەم و هەردا بنیشم تەرکیزم نامێنێ خەیاڵم ئەڕوا جا حەزەکەم بۆوانەی کە وایەنزانی و ئەمە عیب و ئارە هەر بچن سێر چێ بکەن لەسەر هەموو پەرلەمانی هەموو دنیاە بزانن سیرکەن بزانن چی ڕوئەیە خۆشەرت نییە لە پەرلەمانە تۆ عینەن تەڵەبە ئاوا دابنیشی نا تۆ شوێنێکە شوێنی ئیشکردنتە یعنی جەلسەی وا هەبووە 8 دانە سەعات بووە خەتێکیش واکەیت حەزەکەم هەر بۆ ئەوەی بەڕێزان هیمکەنەوە یعنی من لە زۆر جارێ ئێستا وەرەقە و قەڵەمێک لێرە بواە لە ئەسنای ئەو هەموو قسەکردنی منە لەگەڵ تۆیە ڕسم مەکرد تەرکیزم زۆر زیاترە بۆچی نازانم نەعیبە نەعارە بەڵام کاتێکە تۆ بێت ئەمە بۆ لێدانی شخصێتی خەڵک بەکاری بێنی بۆ کەمکردنەوە لە شەعنی خەڵک بەکاری بێنی کە جیاوازە لەگەڵ تۆیە
عیبەکە لەویایە لە جیاتی ئەوەی ئیدانەی من بکرێ لەسەر ئەوە مەفروزە ئیدانەی ئەو کەسە بکرێ کەوا تەسەور بکە ئەمە عیب و عارە بەجددی باش سۆزان خان دەسێ خۆش خۆشەویستان بەشی یەکەمی بەرنامەی بەڕاشکاوی لەگەڵ خات و سۆزان شەهاب سەرۆکی فراکسیۆنی کوردستانی لە پەرلەمانی کوردستان کۆتاییات تا بەی گەشتنەوەمان لە بەشی دومدا بە شایدتان ئەسپێرم دەست خۆش.